بابڕێز دکتۆر پشتیوان محەممەد چالاکوانی بواری ژینگە وەڵامی پرسیارەکانمان لەسەر زونگاوەکان باتەوە سڵاوی لێبێ بەیانی بەڕێزت باش دکتۆر پشتیوان بە هیوای باشی بەڕێزت بانی باش دکتۆر هەر سەرەتا پێمان بڵێ زونگاوەکان بۆ ئەمەنە گرنگن دکتۆر ڕۆڵیان چییە لە ڕێکخستنی تەوازن و هەروەها ژیان لە ئەم سەرگۆی زێویەیە باینتان باش بە هیوای ڕۆژێکی خۆش هیوادارم سەرکەوتوو بن بەڕێزان ئەوەی کە بابەتەکە لەسەر بابەتی زۆنگاوەکانە ئێمە لە وڵاتی عراقدا دەبینین لە بەشەکانی باشوور پانتایشی بەرفراوان لە دەشتی نیشتەری زۆنگاومان هەیە ئەم زۆنگاوانە ڕوبەرێکی بەرفراوانی ئاوین کە تەنەوعاتی جۆرا و جۆری بایۆلۆجی لە خۆ دەگرن ئەم تەنەوعاتی بایۆلۆجیە بۆ خۆی سیستەمێکی ژینگەیی ڕێکوپێکی دروست کردووە کە لە ڕوانگ کۆمەڵێک بواردا گرنگە لە بواری ئابووری لە بواری کەلتوری لە بواری کۆمەڵایەتی کە کۆمەڵێک ئەو ژینگەی بۆتە سەرچاوەی دەرامەت بۆ کۆمەڵی خێزان و بۆ تەواوی ناوچەکە زۆنگاوەکان پارێزگاری دەکەن لە چی پارێزگاری دەکەن لە جۆرا و جۆری بوونەوەرەکان لەبەرەوە ئێمە دەزانین زۆنگاوەکان تاوان هەموو سیستەمێکی ژینگەی پێ ڕوبەری ئاوێکی بەرفراوان دەبێتە ئەوەی کە جۆرا و جۆری لە بوونەوەر لە ماسی لە باڵندەکان لە خۆی بگرێت ئەوەش کە لە ڕوانگەی ژینگەیەوە کە دەبێت ئەوەی کە ژینگەیەکی پاک لە ناوچەکەدا دروست بکات ئەم ژینگە پاکە سەرچاوە دەگرێت بۆ ئەوەی کە چۆن دەڵێ لە کۆمەڵێک ڕوانگەەوە بێتە سەرچاوی داهات جگەلەوەی کە بۆ خۆی هەر دەبێتە تەوازونی هاوسەنگی ژینگەی لە ناوچەکە لە هەمان کاتە دەبێتە سەرچاوی داهات بۆ ئەو خەڵکانی کە بە درێژایی مێژوو لەو ناوچانە ژیاون و وەماونەتەوە لە ڕووی بۆ نمونە ئابوووریەوە کە سەرچاوێکی دەرامەتی گرینگە و لە ڕوانگەی ژینگەییشەوە بۆ خۆئۆکو دیارە هەموو سیستەمێکی ژینگەیی جۆرا و جۆر دەبێت پارێزگاری لە چ دەکا پارێزگاری لە هاوسەنگی خۆی دەکا هەر کاتێک ئەو ژینگەیە ڕوبەڕووی تێکچوون بووەوە ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە تەنەوعی بایۆلۆجیەکەشی وردە لە ناو بچێت هەتا جۆرا و جۆری بایۆلۆجیەکەشی تێک بچێت چونکە ئەمانە بە هەمویان بەیەکەوە پەیوەستن بە زنجیرەیەکی خۆراکی کە پێی زنجیرەی خۆراکی کە هەر هەموو ئەو بوونەوەرانەی کە ئەو زیندەیانەی کە لەو ڕوبەرە ئاوێدا دەژین کە پێی دەوتێت زۆنگاوەکان کە پێی دەوتێت ئەحوارەکان گرنگێکی زۆری هەیە بۆیە دەبێت ڕەچاوی ئەو بکرێت ئەم ژینگانە بە پارێزراوی ببێنێتەوە بەڕاستی پێویستە چۆن دەڵێ پارێزبەندیان بۆ بکرێت باشە دکتۆر خۆی زۆر جار بەپێی ئەوەی کە ئامارەکان ئێڵێن یاخود ئەوانەی هاوڕێیانمان لە کورسات کە دۆکۆمنتاریەکیان کردبوو لەسەر زۆنگاوەکانی خواروی عێراق کە دوای ئەوەی کە گەڕانەوە ڕێژە و ئاماریان خستە بەردەمی ئێمە کە ئەویش ئەوەیە کە هەست دەکەین لەگەڵ گۆڕانکاریەکانی ژینگەییە کە لەسەر وڵاتی عێراقێ و بەلە جیهانە بە تایبەتی لەسەر عێراقێ ئەو زۆنگاوانە بۆتە بەشێک لە بژێوی کۆمەڵێک لە دانیشتوان و کۆمەڵێک لەو خێزانانەی کە کاریانە کرد لەسەر ئەوێ بەڵام ئەگەر ئەمانە بەرەو وشکبوون بڕوا سێرەکەی هەمویان بەرەو شارە گەورەکان کۆچەکەن ئەو ناوچانە بەرەو بیابان بوون ئەڕوات ئەمە ئەگەر بەردەوامی هەبێ چی کاریگەریکی خراپتر بەجێهێڵێ لەسەر ژینگە و لەسەر ناوچەکانی تری عێراق ئەوەی جێگەی باسە دەتوانین بڵین گۆڕانکاری ژینگەیەکان سەرچاوە دەگرێت لە گۆڕانکاری ئاوهەوایەکانەوە واتە ئەو گۆڕانکاری ئاوهەوایانە کە ڕوو دەدەن لە تەواوی دنیادا کاریگەری دەبێت لەسەر گۆڕانکاری ژینگەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش پشکێکی گەورەی بەرکەوتووە لەو بوارەدا ئەگەر سێری ئامارەکان بکەین بۆ نمونە ئاماری بڵین لە ساڵ 1950 بۆ ئەمڕۆی خۆمان سیرکەین دەبینین تا نەوەتەکان وشکی واتە لە داتای بارانبارین وشکی هەر 3 ساڵ هەبووە 2 ساڵ هەبوو 4 ساڵ زیاتری نییە بەڵام لە 90 بەرەو سەرەوە ئەگە داتاکان سیر بکەین بەوردی دەبینین لە دوای 1990 تا دەگاتە ئێرە ڕێژەی وشکە ساڵی واتە کەمی دابارین ساڵانە لە 4ەوە چوەتە 5 چوەتە 6 تا هەندێک ساڵ 10 ساڵ وەرگ 10 ساڵ هەندێکی هاتوۆتە نزیکی حەوت ئەمە بۆ خۆی گۆڕانکاریەکە لە ئاوهەوا کە گۆڕانکاری لە ئاوهەڕوویدا بە شێوازێکی ڕێکوپێک ڕێک گۆڕانکاری لە چدا ڕۆیدا گۆڕانکاری لە سیستەمی ژینگەییدا ڕوودا و کەتا ژینگە
بۆ بارودۆخەی کە بەسەر ناوچەکەدا دێت ئێمە دەزانین ژینگەی ئەهوارەکان پشت بە ئاو دەبەستێ ئەو ئاوەش هەردوو ڕووباری دیژلە و فوراتە بەشێکی لە گۆڕانکاریەکان گۆڕانکاری سروشتین کە پەیوەندی بە گۆڕانکاری ئەوە هەیە بەڵام بەشێکیان پەیوەندیان بەو بەنداوانە هەیە کە لەسەر ڕێڕێی ڕووباری دیژلە و فورات دروستەکرێن لەرامەتی داخەڵبوونی ئاو هاتنەوەی ئاوی ئەو ئاوانەی کە لە دەروی سنووری عراقن کە دێنە ناو سنووری عراق و کەم دەبێت ئەمەش کار دەکاتە سەر ئەو بڕ ئاوی کە دەچێتەوە ناو ئەهوارەکان بەپێی ئەو ئامارێک کە منیش متابعەم کرد سێرەکەین پشکە ئاوی تاک لە ئەهوارەکان لە ساڵەکان 1996 ئەوانە تقریبان هەر تاکێک نزیکەی 9000 متر مكعبي بركوته بەڵام ئێستا ئەو بڕەدا بەزیوە بۆ 4000 متر مكعب کە ئەوەش بۆ خۆی گۆڕانکاریەکەمان نیشان دەدا کە مەترسیە و ئەوەشمان لە بەرچاو بێ ئەهوارەکان ڕووبەرێکی بەرفراوانیان لە عێراقدا لە باشی باشووری عێراقدا داگیر کردووە کە دەکەوێتە نێوان هەرێک پارێزگاکانی بەسڕە و میسان و عمارە و ذیقار کە ئەمانە پانتایەکی بە شێوازێکی سێگۆشەی پانتایشی بەرفراوانی عێراقیان داگیر کردووە و بەشێکی زۆری ئەهوارەکان وشک بوون تا کاریگەریەکە دەرکەوتەی کردووە زۆرێک لە خێزانەکان کۆچیان کردووە ناوچەکانی خۆیان بەجێ هێشتووە لەبەرەوەی ئەمان ژیانیان لەسەر ئەو شێوازە بکە لە کۆنەوە بە باپیران لەسەری ژیاون ئەو دەرامەتی کە پشتیان پێبەستوە لە ڕاماسی بووە لە زۆر ئەو جۆرەی کە باڵندە لە ناوچەکەدا هەبووە لەو جۆری ڕۆکەی کشت و کاڵکردنی کە کردویانە لە هەمان کاتدا ناوچەیەک بووە سەرنجی گەشتیاری ڕاکێشەوە گەشتیار ئێستاش خەڵک بە وەکو گەشتیار سەردانی ئەو ناوچان دەکات بۆی شارەزای کولتور و ئاداب و لانی کۆمەڵاتی و ئەو جا سروشتی ناوچەکە بێت ئەو سروشتە جیاوازی کە هەیەی لەگەڵ ڕەنگە لە ناوچەکانی تری عێراق و نەبێت یەکێک لەو ئەهوارانە کە ئێمە باسی دەکەین ئەوەندە ڕووبەرەکەی بەفرانە بەشێکی دەچێتەوە ناو سنووری وڵاتی ئێران کەواتەوە باسی بە ڕووبەرێکی بچووک ناکەینەوە باسی ڕووبەرێکی پانتایشی بەرفراون دەکەین کە بەڵێ کاریگەری گەورەی دەبێت ئەوە دەبێتەوە ئەوەی کۆچ ڕووبدا بەتاڵە دروست بێت کاریگەری دەبێت لەسەر هەڵاوسان لە شارەکاندا چونکە خەڵکێکی زۆر لە ناوچاندا کە دەژیت پشت بەو دەرامەتە دەبەستێت کە ئاو نەما ئاو سەرچاوی ژیانە سەرچاوی ڕێخستنی سیستەمی ژینگەیە ئۆتۆماتیک ڕوەک نامێنن ئۆتۆماتیک بوونەوەرە وردەکان نامێنن زیندەوەرەکانی تر نامێنن کۆز دەکەن چکەنە ئەمانە بە زنجیرەیەکی خۆراکی بێکۆ بەسراون باش دکتۆر پشتیوان بە ڕێزت باسی وشکبوونی ئەم با بڵێم بەشە گرنگانەی گۆی زەویت کرد بۆ نمونە هەر لە عێراقیشا بەداخەوە یەک پرسیار کاتە لە ئێستاە دروست ئەبێت ئێمە بەداخەوە گرفتی خۆڵبارینمان هەیە لە بەشێکی بەرچاوی ڕۆژەکانی ساڵ ئایا بۆ نمونە وشکبوونی ئەم زۆنگاوانە هیچ کاریگەریەکی لەسەر زۆربوونی ژمارەی ئەم ڕۆژانە هەیە مەبەستم ئەوەنەی تر کێشەکەی تۆختر نەکردووە؟ ئەوەی جێگەی باسە ئەگەر سیرکەین هەموو ڕووبەرێکی سەوزایی هەموو پانتایەکی ئاوی کاریگەری هەیە لەسەر کەمکردنەوەی ئەگەر هەبێت ئەگەر کەم بووە بۆ خۆی ڕووبەری ئاوی کەم بۆ ڕووبەری سەوزایی کەم بۆ بەدڵنیایەوە کاریگەریەکانی دەرکەوتنی ڕۆژانی خۆڵبارین زیاتر دەبێت ئێمە دەزانین خۆڵبارین کە ڕوویدا بە تایبەتی لەم سە ساڵدا ژمارەی ڕۆژانی خۆڵبارین کە زیادی کرد یەکێک لە هۆکارەکان جگەل لە هۆکارێکی لە هۆکارە سەرشکان کەمی دابارینە دابارین کە کەم بۆەوە ئۆتۆماتیک بە شێوازێکی ڕێژەی پەردبوونی دەنگکۆڵەکانی خاک زیاد دەکات لە بەرەوەی دەنگکۆڵەکانی خاک و ڕوانی گشوجیا کەم دەبێتەوە بڵاوبوون و پەرش و بڵاوبوون زیاد دەکات هەل لەگەڵ پشووە باە کە دێت یان باەک هەڵ دەکات لە هەر ئەو ناوچانی بە تایبەتی کە سەرچاوی خۆڵبارینەکەن بەڵێ هەندێک لەو سەرچاوی خۆڵبارینان لە دەرەوەی عێراقن ئەو بەشێکی شیبانی خۆرئاوی عێراق خۆیەتی کە بەشداری پشکەکە دەکات بەڵێ کاریگەری هەیەک بە شێوەیەکی ڕێژەی باز ناتوانین ئەمە بە دراسات دەکرێت بە توێژینەوە دەکرێت دەبێت بە پشت بەستن بە بۆ نمونەی بە ریمۆسێنسینگ بتوانانی دراسە بکەی بزانین کاریگەریەکەی تا چەندە پێش ئەوەی کە ئەو پانتای ڕووبەرە چەند وشکی کردووە و ئێستا چەندە بەدڵنیایە کاریگەری هەیە بە شێوازێکی ڕێژەی. بەڵێ دکتۆر یەکێک لەو بابەتانەی کە زۆر گرنگە پەیوەستە بە زۆنگاوەکانە و کاگەر ئەوەی بەڕێزت ئاماژە و پێیا لەوانەیە هۆکاری گۆڕانی ژینگەی بێ لە جیهانە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بە تایبەتی بەڵام عێراق ئێمە زۆر جار هۆکارەکان
لەوانەیە زۆر جار بیبێنە کۆمەڵی بواری سیاسیەوە گرتنەوەی ئاوە لە بینی ئەو وڵاتانی کە دراوسێمانە چ تورکیا تو ئێرانە کە ناتوانین ئێمە بەباشی ئاوی پێویستمان بەردەست بێت و ئەمەش کاریگەری بەجێشت و بەس تەنها لەسەر وشکبوونی زۆنگاوەکاننا لەسەر بژێوی خێزانەکان لەسەر بۆ نمونە ئەو خێزانانەی ئاژەڵدارێتی ئەکەن ئەو خێزانانەی کە بژێویان لەسەر ڕاوەماسیە ئەو خێزانانەی کە کۆمەڵێکیان کوشت و کاڵەکەن بەڵام مشکە ساڵی وای کردووە بە بیابان بوون وای کردووە کامانە ماڵ و حاڵی خۆیان بەجێ بێڵن ئەگەر ئەمە بە شێوازی لە شێوازەکان ئەم گرتنەوەی ئاوە و نەهاتنی ئەو ئاوەی کە پێویستە لە وڵاتانی دراوسیەوە بۆ ناوچەکانی ئێمە بە تایبەتیش لە خواروی عێراق لێکەوتەی چیتری ئەبێت لەسەر ئەوەی کە بە بیابان بوونە و خەڵکەکە بەرەبەرە واز لە کوشت و کاڵ و ئاژەڵدارێتی و یاخو کۆچکردن بەرە و ناوچەکانی سەر و دروستە بێت. بەڕێزانەوەکە پێشتر ئاماژەم پێکرد یەکێک لە هۆکارە هەر سەرشیەکان خودی عراقۆیەتی بەڕاستی عراق پلانێکی نییە بۆ سەرچاوە ئاویەکان عراق هیچ پلانێکی بۆ سەرچاو ئاویەکان نییە ئەگەر سێری هەر وڵاتانی ئیقلیمی بکەین چ تورکیا چ ئێرانە تەنانەت سووریایە هەوڵیان داوە ئەوان لە ڕێگەی پرۆژەی دروستکردنی بەنداوە سوود لە سەرچاو ئاویەکان وەرگرن دامان ئەم پرۆژەیەکی دوورمەودایە ینی 30 ساڵ زیاتر ئیش لەسەرەکە ئەگەر عراق خاوەن بڵین پلانێکی دوورمەودا باە دەبوو لەو کاتەوە ئەوش دەستی کردبا بە بنیادنانی ئەو بەنداوانە ئەمان کە بەنداوی دروست نەکرد و عراق دەبینین لێکەوتەکان دەبینین ساڵانە لە وەرزی سەرای دەرکەوتنی وەرزی گەرما ڕووباری دیجلە و فڕاتیان لێدێ طبعا وڵاتی دیجلە و فڕات جگەلەوەی کە سەرچاوەن بۆ ئەهوارەکان لە هەمان کات سەرچاوەن بۆ هەموو ئەو دەشتایانی کە دەکەوێتە ئەم بەرەو ئەو بەری ڕووبارەکە واتە زەوی کوشت و کاڵانی کە لە عراقدا هەیە ئەمە کاریگەریەکی تەنها لەسەر مەسەلەی کوشت و کاڵ و سامانی ئاژەڵی نابێت بەڵکو کاریگەری لەسەر شارەکانیش دەبێت چونکە ئەگەر ئاوی سەرجەوی بەرەو کەمبوونەوە و لێکەوتەکان زیاتر دەبێت ئەمە حاڵەتانە لە مێژووی کۆندا ڕوویداوە ناچار بوون خەڵکانی لە بەشەکانی ناوەڕاست و باشوور بەرەو هاتون بەرەو باکوور هات بەرەو هەرمی کوردستان هاتون واتە شوێنەکانی خۆیان بەجێشتووە لەم چەند ساڵی ڕابردووشدا هەر تەمەنی ژیانی ئەمەژاوە ڕوویدا ئەو بوو مەڕدارەکانی عەرەب لە ناچاریدا ڕوویان کرد هەرمی کوردستان کەواتە لێکەوتەکانی لێکەوتێکی خراپ دەبن کاریگەریەکانیشی کاریگەری خراپ دەبن ئەم لێکەوتانە بەڕاستی دەبێت هەرمی کوردستان ئیشیان لەسەر بکە ئەوەی کە لە ڕێگەی ئەو بەنداوە پێشنیارکراوانەی کە کردوێتی ئەجینا کاریگەری کاردانەوەکانی لە هەرمی کوردستانیشدا دەردەکەوتکەنە بەپێی یەکێک لەو دراسانەی یەکێک لە دکتۆرەکانی ئەمە کە ئەندام بۆ لەگەڵ کۆمەڵێک لە توێژەری تری دەرەوە کردویان لەسەر ناوچەکە دەبینین وردە ناوچەکە بەرەو ڕێژەی کەمبارانی بەرەو زیادبوون دەچێت وەک پێشتر ئاماژەم پێکرد یعنی ئەوەی کە لە ساڵ جارێک لە 5-6 دەبێتە حەوت ئەوەش کاریگەری و لێکەوتەی دەبێت یعنی لە ڕوانگەی ئابوووریەوە لە هەموو ڕوانگەکانی کە لە ڕوانگەی سیاسیشەوە بەڕاستی تۆ ئەو کاتە بۆ نمونە هەرێمی کوردستان ڕەنگە نەتوانێت ئەو ژمارە زۆرە ئەو خەبارە زۆرەی دانیشتوانی ناوەڕاست و باشوور کە لە ناچاری ئەو لێکەوتانەی کە گۆڕانکارە ژینگەیەکان دروستی دەکەن لە ڕووی کەمبوونەوەی ئاوە لە ڕووی زیادبوونی زەوی پانتایە زەوی بە بیابانبوونەکانە نەتواندنی چاندنی کوشت و کاڵە ئەمانە کاریگەری و لێکەوتی دەبێت و ئەو خەبارەیە ناتوانێت بۆ نمونە لە ئێرەشدا وەک پێویست پێشوازی لێ بکرێت ئەو ئێمە دەبێت خەمێکی خۆشمان بخۆینەوەکو هەر بۆ منە بەشی ناوڕاست و باشوور بۆیە بەڕاستی پرسی ژینگە پرسێکی گرنگە هەموو تاکێک دەبێت بە گرنگی ئیشی لەسەر بکات یعنی شتێکی کۆمەڵ نییە شتێکی تاکە لەسەر ئاسی تاکە بۆیە گۆڕانکارە ژینگەیەکان مەترسی کارەسەر بەدوای خۆیان دادێنن یعنی زۆر جار کارەساتی گەورە بەدوای خۆیان دادێنن زۆر باشە دکتۆر پشتیوان کاتە مادام بەڕێزت باسی پاراستنی ئەم زۆنگاوانە ئەەکەی ئایا بۆ نمونە هاوڵاتیانش ئەتوانن ڕۆڵیان هەبێت بەشدار بن یان ئەم ئەرکە تەنیا ئەرکێکە کە ئەبێت لە ئاستێکی باڵاوە لە ئاستی حکوومەتەکانە کاری لەسەر بکرێت ئێمە دەزانین لە بواری کارجێر و کاردا لەسەرەوەدا بەش دەبێت بەڵێ هاوڵاتی پشکی بەردەکەوێت هاوڵاتیش پشکی بەردەکەوێت بەڵام کاتێک هاوڵاتی ڕوبەروی قەیرانە شیوا گەورە دەبێتەوە ناتوانێت چارەسەریکە بەتەنیا بۆیە دەبێت ئەمانە ئیشی لەسەر بکرێت زۆنگاوەکانی عراق سەرچاوەی بژێوی درامەتێکی بەرفراوانن واتە نەکو لەسەر ئاستی خێزان قسەی لەسەر بکەین لەسەر ئاستی ناوچەکە و وڵاتەکەش گرنگی خۆی هەیە
نەک لەسەر هەموو ئاستی هەموو دنیا ئەنی زۆنگاوەکان سەرچاوەی چۆن دەڵێ پاکی ژینگەن هەوا ئاڵوگۆڕی ئۆکسجین و دوان ئۆکسۆدی کاربوون و ئەمانەی کە ئێستا دنیا بەدەستیەوە دەناڵێنێ کە سەرچاوی پیسبوونن دامن ئەگەر یەک خاڵم ئاماژە پێکردوتم کە کاتێک سەیری ئەو بابەتان ناکەین کە بە تایبەت ڕیسەرچەکان کە لەبارەی زونگاوەکانەوە کراوە بۆ نمونە بە کورتی ئەڵێ چۆن گورچیلە لە جستەیە ئەرکی پاڵافتن و پاکردنەوەی جستەی هەیە زونگاوەکانش تقریبن ئەکرێ بوترێت وەکو گورچیلەکانی زەوی ڕۆڵە بن ئەم دەستەواژەیە دروستە؟ من پێما بێ هەربەتەنا بە گورچیلە ناوی ناوە من پێم سیەکانی چونکەنێ ئەو ڕوبەرە بەرفراوانەی سەوزایی کە لە جۆرەها قامیش و زەل و جۆرها ڕوەک و اینجا زەلکاوەکان کوشتتوکاڵی لێ دەکرێت هەر تەنها ڕاماسی نییە گامەشی تێدا بەخێو دەکرێت کە سەرچاوەیەکی بەهێزی ئابوووریە بەڵێ چکەنێت دوو جۆر پیسبوون ڕوێدات کاتێک زەلکاوەکان دووچاری گرفتی ژینگەی بن پیسبوونی ئاوی ڕوودا پیسبوونی خاک ڕوودا پیسبوونی هەوا ڕوودا کە ئاو خاکەکە با پێوەستکەینەوە بە گورچیلەکانمان ئەی هەواکە پێویست دەکەین بە سیەکانەوە چونکە سەرچاوی ئاڵوگۆڕی ئۆکسجین و دانۆکسیدی کاربۆن دەبن هەم بخۆی ڕووبەرە ئاوێکە هەم خودی ئەو سەوزایەکە لە ناوچەکەدا هەیە بە دڵنیایەوە دەستەواژە دروستە و بێکێشەیە زۆر باشە دکتۆر بۆ ئەوەی کە زیاتر ئێمە کە بەشێکی گرنگی ئەم ژینگەیە و هاوسەنگی ڕاگررتنی ئەم ژینگەیە ئەکەوێتە تەنیا سەرشانی هەموو تاچەکە لەو ناوچەیە ئەژی یعنی خۆشمان زۆر جار دەستمان هەیە لە پیسبوونی ئەم زۆنگاوانە بۆ نمونە لە نەیەشتنی ئاو و لە پیسبوونی ئاو و نەمانی کوشت و کاڵ نەمانی ئاژەڵدارێتی ئێمە بەگشتی باسیەوەکەین کە لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستان چکە لەبەرەوەی کە لە خواروی عێراق هەرچ بابەتی پەیوەست بێ بە ژینگە و ناهاوسەنگی دروست بێ دڵنیام کاریگەریش لەسەر ناوچەکانی ئێمەش دروستەکات کە بتوانێت کۆشکردن دروست بێت قەرەباڵغی لە شارەکانە دروست بێت کامەش دوجار هەرە بێتە پیسبوونی ژینگە تا چەند گرنگە وەکو هۆشیاری تاک بتوانین پارێزگاری لە هاوسەنگی ژینگەیە بکەین و تایبەتیش پاراستنی ئەوەی کە چۆن بیر لەوە بکەینەوە کە ڕێژی ئاو چەندێکە لە ناوچەکەمانە پارێزگاری لێ بکەین وەکو خاوێنی وەکو پاکڕاگرتنی وەکو دوورخستنەوەی لە مادەی پلاستیک و پیسبوونی بە هەموو مادەکانی تر ئەمە تا چەند کاریگەری باش بەجێ ئێڵێ لەسەر ئەوەی کە بتوانین چەندێکمان هەیە بەڵام بڕێکە کەمیش بێ بەڵام پاراستومانە بەڵام ئەگەر ئەم بڕژ نەپارێزین ژینگەکەمان ناهاوسەنجیەک یەکجار بەخۆیەوە بینێ تا چەند گرنگە تاک ئەرچی سەرشانی خۆی و بەرپرسیارەتی بەرامبەر ژینگەشە بێت تاک یەکەمین بەرپرسیارە چونکە تاک سەرچاوی دروستبوونی کۆمەڵە ئەگەر تاک بەرپرسیارەتی هەڵبگرێت واتە هۆشیارێکی تەواوی هەبێ لە پاراستنی ژینگە ئەوە هەر تاکێک لە ئاست خۆیەوە دەبێتە هۆکارێک کە ئەگەر ژینگە کەسێک تاکێکی خراپیشە بێ ڕێگری بکرێت لەوە بەدڵنیایەوە زۆر گرنگە ئێمە یەکەمیان هۆشیاری ژینگەیمان هەبێت و لەسەر ئاستی باڵا بەڕاستی اینجا بینە شکەنێ ئێمە شتێکمان هەیە لە بناغۆ دەست پێ دەکە بەڕاستی کۆمەڵێک هین توێژینەوە کۆمەڵێک ڤیددیۆی کۆمەڵایەتیم سیر کردووە و کۆمەڵێک شتم چۆن دەڵێ بەدواتچوون بۆ کردووە تاچی ئێمە ئێستا هەر لە بچووکۆ لە مناڵەوە هەست دەکەم جوان پەروەردە ناکرێت بۆ ژینگەکەی هەر بەڕاستی بە جوانی پەروەردە ناکرێت جا هۆکارەکەی ئەوەیە ئەو پرۆگرامەی کە لە خوێندنگاکاندا هەیە وەکو پێویست پراکتیز ناکرێت ئاتا بە ئەکتیف نیە هەر بە تیۆری و دەخوێندە و ئیشی لەسەر ناکرێت چونکە زۆر شت دەبینم من ینی پارچە کاغەزێک دەکەوێت لە قاعەکەی بنم بۆ نمونە مندا من مامۆستام سیرکەم تەلەبەکە خوێنکارەکان بە سەریات تێپەڕن هەڵی ناگرنەوە نەخوێن کارێک نەدەخوێن نەدەخوێن کار کە من هەڵێگرم مەڵم کاکە و کاغزای هەریەکە کاورەکان تا خستێتی بۆ هەڵی ناگریتەوە ئاساس دەکەم ئەو ڕوحی بەرپرسیارەتیە زۆر کەمە ئەمە خۆی گرفتەکە لێرە دەست پێ دەکات ئەم تاکە دەچێتە ژینگ دەچێتە ناو سروشتەوە دەچێتە ناو سەر ڕووبارەکان دەچێتە ناو دەشتایەکان دەچێتە کانیاوەکان ئەم تاکە ئەگەر هەست بە لێپرساوەتی نەکات ئەمە ژینگە پیس دەکات ژینگە پیسبوونی ناهاوسەنجی دروست دەکات ناهاوسەنجیەکەش دەبێتەوە تەمە ناهاوسەنجی سێ فاکتەری سەرەکی هەیە بۆ ناهاوسەنجی ژینگە فاکتەری مرۆیمان هەیە سروشت خۆی بۆ خۆی اینجا زیندەیشمانێ ئەمانە بەیەکەوە دەبنەوەی کە ناهاوسەنگی لە ناوچەیەک دروست بکەن ئەمەش بەڕاستی دواتر هەنگاو بە هەنگاو
قۆناغەکانی دواتر مەترسیداتر دێنە پێشەوە لە پیسبوونی ئاوە، لە پیسبوونی خاکە، لە پیسبوونی هەوایە، چونکەنەکە ئاو پیس بوو ئەو زیندەورانی کە لە ناویدا دەژین لە ڕێگەی ئەو پاشماوانەی جا پاشماوە قورسەکانی وەکو قوڕقوشم و پاتی و ئەمانەیە یان شوشەیە یان پلاستیکە یان هەر پاشماوەیە کە نەخوازراوە نا ئەندامیە، چونکە ئێمە پاشماوی ئەندامیمان هەیە، ئەندامی هەرچەندە ڕەنگە دیمێنێکی جوان سەرنجڕاکێش دروستەکە، بەڵام دوجار ئەندامی و زووشی دەبێتەوە بەشێک لە خاک، دەبێتەوە بەشێک لە هەوا، بەڵام ئەوانەی کە نائەندامین بەڕاستی دەبێت ئێمە هۆشیاری تەوامان هەبێ لە ئەوەی کە نەیان خینە ناو سیستەم ناو ژینگەوە تا ڕێگری بکەین بگەنن بەشەکانی کە پێیان دەوتێ ڕیسایکل بین، نەچێتە ناو ژینگە و ژینگە وێران نەکات. باشە دکتۆر، وەکو دوای پرسیاری من ئەمە وەکو بەرپرسیارەتی تاک بەرامبەر ژینگە ئێستا ئەبینین کۆمەڵی ڕێکخراوی تایبەتی ژینگەیمان هەیە، کۆمەڵێک لایەنمان هەیە کە لەوانەیە پەیوەستیش نەبێت بە حکوومەتەوە زۆر هەڵەسن بە کاری گەورەی ژینگە. یعنی ئێستا بۆ نمونەیەکی دامەزراوی ویممان هەیە لە شاری سلێمانی کە هەستا بۆ نمونە لە ساڵانی ڕابردووە دەریاچەی دوکانی پاکردەوە لەو خۆڵ و خاشاک و پلاستیکە. بوونی ئەم ڕێکخراوانە کە لە ڕۆحێتی گەنجیش پێکاتون ئەمانە تا چەنە بنە ڕێنیشان دەرێک کە هاوڵاتیان هەموو تاکەکانی کۆمەلگا چاو لەوان بکات و ژینگەکەی خۆی پارێزانی کە مەساڵێکی کتر بەهار هات وەرزی گشت و سەیران هات کە چوومە دوکان هەستم کرد ئاوەکە پاکە بەرپرسیارەتیەوە مەبێت کە دەبێتکی پلاستیکی ئاخواردنەوە نەخەمە ئاوەکەەوە یاخو منداڵەکەم فێرکەم کە سێری کەم ئاوە چۆن پاک بۆتەوە با ئێمە جارێکی تر پیسی نەکەینەوە. بوونی ئەم ڕێکخراوانە و کۆمەڵی لایانی خۆ بەخشەیە تا چەند کاریگەریان هەیە لەسەر ژینگە و لەسەر خاوێن ڕاگررتنی هەموو لایەنەکانی تریشینگە. بەدڵنیایەوە ڕێکخراوەکان گرنگی تەواویان هەیە و یەکێکن لەو ناوەندانەی کە لە دەرەوەی حکوومەت کە کار دەکەن پێویستە ئەم ڕوحیەتە کە لە ناو ڕێکخراوەکان هەیە بخرێتە ناو تاکەکانیشەوە. بەڕاستی گرنگی خۆیان هەیە چکە ڕێکخراوەکان دەبێت چۆن دەڵێ ببنە ناوەندێکی وەشارکردەوە لە ڕێگەی سیمیناراتەوە لە ڕێگەی پۆستەراتەوە بۆ ئەوەی تاکەکانی کۆمەلگاش هۆشار بکەنەوە. ئەمە یەکێکە لە ئەرکەکان کە ئەرکێکە گرنگی خۆی هەیە جگە لە دەرەوەی حکوومەت و لە دەرەوەی وەزارەتی پەروەردە و دام و دەستگا حکومیەکان، بەڵام شتێک کە زۆر گرنگە بەڕاستی فێری تاکی ئێمە بکرێت ڕوحیەتی خۆبەخشیە کە ئەم ڕوحیەتە لای ئێمە لاوازە. یعنی بۆ نمونە بۆ ئەنجامدانی ئەرکێک کە بۆ ئایندەی خۆتە، بۆ ئایندەی وڵاتەکەتە، بۆ ئایندەی نیشتیمانەکەتە، بۆ ئایندەی نەوەکە و مناڵەکەی خۆتە، ئەو ڕوحیەتە نەچێنراوە. یعنی ئێمە هەمیشە چاومان لەوەیە بۆ نمونە کە کارێک دەکرێت پاداشتێکمان هەبێ بەرامبەری کە ئەگەر بیر لەوە ناکەینەوە ئەو کاری کە دەکەین چەندە گرینگە بۆ ئایندەی ئێمە هەر بینە پێچاوی خۆمان هەر ڕووبارێک بگرین لە ڕووبارەکانی هەرێمی کوردستان ئەگەر پاک و خاوێن ڕابژیرن بۆ خۆیان دەبنە سەرچاوەیەکی گرنگی جگە لە جۆرا و جۆری بایۆلۆجی دەبنە سەرچاوەی گرنگی سەرنجڕاکێش بۆ گەشتیار. باشە بۆ ئێمە پێویستە خەڵک فێر بکەین. لەم چەند ساڵی ڕابردوو بەڕاستی کۆمەڵێک چۆن دەڵێ گروپ هەستان لە ناوچە جیاوازەکانەوە کە خەڵک دەچوو بۆ گەشت لە ڕێگە علاگەی خۆڵیان پێیان ئەدا کۆمەڵک ڕێنماییان پێدەدان. بەڕاستی گرنگە ئەو شتانە زۆر جار هەیە خەڵکەیە بۆ نمونە ڕەنگە ئەو ڕوحێتە لە ناو چون دەرویندا نەبێت کە ژینگە پیسەکە، بەڵام کاتێک شتێک دەبینێت بەرامبەرەکەی دەبینێت تەنیشتەکەی دەبینێت ئەوە لێ دەکات هەست بە لە پرسایەتی کە ژینگەی خۆی بە پیسی بەجێنێڵێ و پێویستە هەمومان لە ئاس خۆماندا کە بۆ نمونە گەشت دەکەین کە لە مەودوع وەرزی زستان بەرەو بەهار دەچێت ئەم ڕوحیەتە لە خۆماندا بچێنین واتە هەوڵ دەین ژینگە بپاردن چکە ئەم ژینگەی هەمومانە دوجار ئەگەر ژینگەکە لە ناوچی ئێمەش لەگەڵی لە ناو دەچین چکەنە سەرچاوەی دەرامەتی هەموو دەرامەتەکانی ئێمەیە. تا زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد چالاکوانی بواری ژینگە کە لە ڕانیەوە بە شوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت. دەست خۆش بێت دکتۆر، سپاس بۆ زانیاریەکانت، زۆر سپاس، دەست خۆش بەڵێ.